بەشێک لە قوتابیانی زانکۆی ستارفۆرمی ئەمریکی کە قوتابی قۆناغە جیاوازەکانی زانکۆکەن لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵای هەرێم لە هەولێر گرتبوونەوە. قوتابیەکان دەڵێن لقی ئەم زانکۆیە لە کوردستان لەلایەن بارەگای سەرەکی زانکۆکەوە لە ئەمریکا مۆڵەتی زانکۆی نەبووە، بەڵکو تەنها مۆڵەتی سنتەری زمانی هەبووە، بەڵام لێرە بە نرخی خوێندنی زانکۆ پارەی لە قوتابیان وەرگرتووە. ئەوان ڕای دەگەیەنن پارەیەکی زۆریان بۆ خوێندنی زانکۆ داوە کە چیلقی زانکۆکە لە ئەمریکادان بە بڕوانامەکەیان دانانێت. ئێمە قوتابیانی سترافۆردی ئەمریکی کە بەناو سترافۆردی ئەمریکیە کە پار چوینە ئەو زانکۆیەک گوایە زانکۆیەکی ئەمریکیە و سەر بە زانکۆی سترافۆردی دایکە لە وڵاتی ڤێرجینیا و بەڵام لە دوای دوو مانگ لەو زانکۆیەکەی لە ئەمریکا وەرەقەتیان نارگوتیان ئەو زانکۆی عیلاقەی بەمە نییە، ئەوە تەنها ڕێپێدانی وەرگرتیە لە بۆ ئەوەی لێرکوانە پێماگایکی زمان بکاتەوە، بەڵام دواتر بە ناوی زانکۆ بە ناوی کامپەس شادەی زانکۆی دەبەخشیەوە. ئەنی بەڕاستی کە ئەو شتەکەشف بوو یعنی پشێویەک و فەوزاکی زۆر گەورە کە تەناو زانکۆیەکەی دەوام ینی تێکچوو داوام نەدەکرا هەموو ڕۆژە فەوزا بوو هەتا ساڵەکەیان تەواو کرد. ئێستا بۆ من دوو مانگ لەوێندا داوام کرد لە پاشەوەی وازمە زانکۆیەکەی ناکە دەرس و درۆیە ڕاست نییە لە زانکۆیشکە وەرگیرم. ئێستا دەڕۆمەوە داوەسخەی دەکەم دەڵێن 25 وەرەقەمان بدەی ئەو وەسخە دەدەینەوە. چەندەمین جارە دەینە وەزارەت و کەس یعنی هیچ سەی ناکاتن تێناگەم لۆ کەس یعنی یارمەتی تەڵەبەکان نادە ئێمە تەنها داوای حەقی خۆمان دەکەین هیچ معقول نییە کە ئەمە هەتا کەینە ئەو هابینەوە تەڵەبەکانی تکا هەمویان بەرەو نیوەی سمستەرەکەی ئاخری دەڕۆن. ئەوەش زۆر ناحەقەیە یعنی لە ئەمن ئێستا بەخۆم پارەکەم هەموودایە بەس سەمەر سکوڵمایە ئەویش 9 وەرەقەیە ئێستاش داوا دەکەن ئەگە وەسقەی نەبەم یعنی دەبی وەسقەکەی ببەم بەس دەی پارەکەی بدەم نابیشتیەوە. ئەمە ئەلێرە چوین وەچ کە زانیمان ئەوە زانکۆنیە و پەیمانگای زمانە هاتین لە مانجی یەک هاتینە لای جەنابی وەزیر و ئەم مشکلەمان پێگوت گوتی خەمتان نەبی حەل دەکەم. ئەوە بۆ تقریبان 10 مانگ 11 مانگ هەتا ئێستا هیچ مالۆ نەکرایە. ئەوێ ماوەکەین کە تقریبان 15 ڕۆژێک دەبێت چوین کۆبنەوەمان کە لەگە دکتۆر ئیبراهیم و دکتۆر گۆڤند گوتیان کاکە عەقدی هەڵوەشایتەوە ئەو زانکۆیە و تاویلتان دەکەین بەس ئیمزای وەزیری مایە. ئەوە دوو هەفتەیە حەدەرن ئیمزای وەزیری مایە کەس تاویل ناکەن. دەچینە زانکۆ دەرێن کاکە وەسیقەمان بدەوە دەرێ وەسیقەتان دەینەوە پارەی کامل بدەن. پارەما کاملدایە دەرێ وەسڵتان نییە ئی پارەی کە دایتان. وەسڵەکەیان کە دایتەما لەسەر ئینجازەی تەڵەبەی بووە نەک لەسەر وەستی پارەی. دەچینەوێن دەرێ ئەو وەستەمان ناخواتن دەی پارەی دووبارە بدەنەوە. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان دەڵێت بە دوواداچوونمان بۆ ئەم بابەتە کردووە ڕوونیشی دەکاتەوە کێشەی سەرپەرشتیارانی ئەم زانکۆیە لەگەڵ زانکۆی دایک لە ئەمریکا لە دادگایە بەهۆی ئەوەی تەنها مۆڵەتی خولی زمانیان هەبووە نەک دامەزراندنی زانکۆ. ئەم زانکۆیە کێشەیەکی قانونی هەیە کاتی خۆی بەپێی وتەکانی وەزارەت ئەم زانکۆیە تەنیا بڵێن مەرجی کردنەوەی سنتەرێکی زمانی هەبووە لە دواییە کراوەتە زانکۆ و چەند بەشێکی تێدا کراوەتەوە قوتابیانی وەرگتووە. زانکۆی دایک بڵاوی کردەوە لە بەیاننامەیەکدا کە هیچ زانکۆیەکیان نییە لقێک لە هەرێمی کوردستان بێ. ئێمە وەکو لێژنەی پەروەردە خوێندنی باڵا سەردانمان کردن لە هەفتەی ڕابردووە لەگەڵیان دانیشتین. ئەم کێشەی ئەوان دیارە لە دادگایە لە ئەمریکا و داوای بەڵگەمان لێکردن کە ئەوان دان بەوە ئەنێن کە ئێمە ڕێگە پێدراوی لای وەزارەتی خوێندنی باڵای هەرێمەوە بەڵگەکانیان ئامادە کردو ئێستا لە بەردەستی ئێمە وەکو لێژنات ئەم کێشەیە لە داهاتوویە حەلەکەین ئێمە ئەگەر ئەم زانکۆیە لەسەر حەق بێ و ئەم قوتابیانش بە شوێنی خۆیان ئەمێنەوە و ڕێگە ئەشەدرێ بۆ ساڵی نوێی خوێندن قوتابیان وەربگرن. واگەر بەڕاستی ئەم کێشەیە لە ڕووی قانونیەوە حەق بە وەزارەت بوو و ئەم زانکۆیە حەل ئەکرێ. نەبوونی پلان و بە دوواداچوون بۆ کەرتی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان کێشەی زۆراوزۆری لێکەوتۆتەوە. زۆرینەی کێشەکانیش بەرۆکی قوتابیان و خانەوادەکانیان دەگرێ و دوجار بە زیانی دەرونی و مادی بەسەریاندا دەشکێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.